شنس يا شو مسلسل وان خلقاوي بيانا يا شربو من روجي عزوزاني مكبختم شربو كوتشم آميتي خيلي تقوربو أري آي أري آي فلك دايب الروما بفرقي شوسايا نبي الحلاو نبي الخجل نبي الكوار آمن إيش جملة جاية ومن ليل السماوات
ولم خاكا حسن بدوشة ولم خاكا أفرم يساج نما وبيبل الكاكا أتفرم بو إيواء واقل قدري ولرفل دكوايا لوزيات نما كيف فن دم مجري هو وجهه بطواري معدوم بولي بفايا لسايقا خۆشەویستان سپاس بڵاوکانیەوە کاک بەهادیری هەڵەبجەیی وەکو هونەرمەندێک و کەسایەتیی ئەم شارە ئەگەر بە چەنوتی من بۆ ناتیم ئەم کاتتان باش کاک جەزا تووشی وتەکەی هەرکردم سڵاو برایانی و خۆشەویستی شارە خۆشەویستەکەی هەڵەبجەم نازانم یعنی بەڕاستی ئەمە خۆشحاڵم ئەمڕۆ من دەمەوێت بە ناوی هەموو هەڵەبجەیەکانەوە سوپاسی کاک جەزا و هاوڵەکانی بکەین هەر لێرەوە سوپاسی کاک ئەنوەری ڕابە بکەین هەتاوانەڵێن کەس نانزانێ لەبەرەوەی ئەمڕۆ هاوکاریەکی بێپایانی ئەم میوانە ئازیزانەی کرد زۆر سپاس بۆ ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکانی هەڵەبجەی شەهید ئازیزان و خۆشەویستانی هونەرمەندانی شاری هەڵەبجەی خۆشەویست مامۆستا جەلال دەبوایە ئەوەی بوتایە دوای بە پارێزگا بوونی هەڵەبجە ئیشەڵا بە ئومێدین لقی سندیکای هونەرمەندانی کوردستانیش لە هەڵەبجە بکرێتەوە بۆ ئەوەی هونەرمەندانی شاری هەڵەبجەی خۆشەویست ئەوانیش ئازادانە ئیشەکانی خۆیان بکەین هەر لێرەوە ئیتر من وتەم نەماوە ئەگەر کاک جەزا خۆی شتێکی بێ من دووبارە حەزمە کرد لە زمانی کاک جەزاوە سوپاسی ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکانی هەڵەبجەی شەهید و کاک ئەنوەری ڕابە بکرێت زۆر سوپاس سپاس بۆ تۆ سپاس بۆ ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکانی هەڵەبجەی شەهید کاک ئەنوەر کە بووین بە ئەرک بۆیان گۆڕایمێژی دووەممان دیارێن بە 4-5 گۆڕایمێژ هاتوونێتە خزمەتتان وەکو
هەمیشە ئێڵێمەوە هەرچی بکەین ناتوانین لە ئاستی گەورەی قوربانیەکانی ئەوەیە بین بەڵام هەر لە خزمەتانین کاک کامەرانی عوسمانی فولەستینی برازای هونەرمەند ئەحمەد شەماڵ چاپڵێ بۆ کاک کامەرانی خۆشەویست زیارە هەموویان کەوتمان بۆ هەڵەبجە بە خۆ بەخش هاتوون یا خۆ بەخێرمان من بە قوربانی هەمووتان بم خاشی بەرپێی بچووکترین مناڵی هەڵەبجەم لە خۆشەویستی زیاتریشمان پێنێ بۆ ئێوە سپاسی کاکە زایری شەکەم چاخانەی کردوتەوە نایە
دیارە هەرکە ناوی هەڵەبجەمان هێنا ئەوەی هەموو ڕژە بین ئاستی گەورەی هەڵەبجە خانمە گۆرانی بێژی دەنگخۆشی کوردستان ئەتوانم بڵم دوایش بڵم ڕۆژهەڵات خات و شەیدا خێرابادی چاپڵەیەک بۆ خانمەش ئامادە بوو کە بەخۆ بەخۆش بێت بۆ هەڵەبجە کە خۆ بەخێر بێت. سڵاوێک بۆ هەڵەبجان، سڵاوێک بۆ گیانی خاکی شەهیدانی هەڵەبجە و سەرجەم شەهیدانی کوردستان. بەس خۆشەویستیم هەست بۆ هەمووتان، یعنی ئێوە ئەو نەگەورن من هیچم پێ نییە لە ئاستی ئێوەیەدا بێڵنی، بەس هەر ئەو لەسەری نەوازشدا ئەنم لە خزمەت هەمووتانە بە خێراتنی هەمووتانەکان. لحظەیەکی بۆ مێن حەزەکەم ئەم جارە هەڵەبجەیش خۆش نازان مەڕەزان ئەی چۆن نازان مەڕەزا بۆ معلومات
Cennet. Kerem lan. İbrahim, dikkat edin. سريع يجاوبنا
سوارة ده دانش سوارة أين طبقة؟ أين طبقة؟